وتفيان جرينجا وانا مريت اقل حاجه تكتر تدفياي سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لاڵقێکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوریەوە هاتووینەتەوە لاتان سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. کتێبی ئینسکلۆپیدیای زانستە دەرونیەکان لەگەڵ فەرهەنگی کوردی و عەرەبی و ئینگلیزی بڵاوکرایەوە. کتێبەکە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر سابیر بۆکانیەوە نووسراوە و هەوڵی ڕاوەکردنی چەمکەکانی بە شێوەیەک داوە کە ڕوونکردنەوەی چەمکێک بە وردەکاریەکانیەوە بێت. دەگەڕێتەوە بە ساڵی 2002 من بەردەوام لە کار و لە وانەوتنەوە و لە خوێندنەوە لە بەدواداچۆنی خۆمدا هەمیشە گەڕاوم چەمکە دەرونی و چەمکە دەرونیەکان لەناو کۆی زانستە دەرونیەکانە کۆم کردوێتەوە وەک نووسیمە وەک وەرجێڕان وەرم گێڕاوە وەک ئامادەکردن وەرم گرتووە و هێناومە لەناو چوارچێوەی ئینسایکلۆپیدیایە کەواتە فەرهەنگێکی ڕاژەیی ڕاوەکردنی ئەو چەمکانە نەک بە تەنها ماناکەی مەسەلەن لە عەرەبی و کوردی و ئینگلیزی یان عەرەبی و کوردی یا عەرەبی و ئینگلیزی یا کوردی و عەرەبی و ئینگلیزی هەرسێکیان نا هەر مەبەست زیاتر لە واتای چەمکەکانە واتە لێکدانەوەی ئەو چەمکانەی کە دەکەونە ناو چوارچێوەی زانستە دەرونیەکانەوە. کتێبەکە وەک گوتم ئەم ساڵی 2020 چاپ کرا لە چوارچێوەی تقریباً 412 لاپەڕەدا لە دوو فەرهەنگۆک پێکە هاتووە خۆی ئینسایکلۆپیدیایەکە بەڵام بۆ ئاسان دۆزینەوەی وشەیەک ئەگەرێکێک وشەکەی چەمکەکەی بە عەرەبی دەستکەوت دەتوانێت لە فەرهەنگە عەرەبی کوردیەکە بیدۆزێتەوە ئەگەر چەمکەکە بە ئینگلیزی بتوانێت لە کۆتایی کتێبەکەدا ئەو چەمکە بدۆزێتەوە و دواتر بگەڕێتەوە بۆ ناوڕۆکی کتێبەکە بۆ ڕاوی یان لێکدانەوەی چەمکەکە بە زمانی کوردی. گرنگی ئەم کتێبە لە یەکەمین شت دەتوانین بڵێن ناڵێن ئێمە زۆر بوارێکمان هەڵبژاردوو کە کەس بۆی نەچووە دیارە ئینسایکلۆپیدیا لە بوارەکانی تریشا هەیە بەڵام لە دەروونزانیدا یا لە سایکۆلۆژیادا ئینسایکلۆپیدیامان نییە واتە مەوسوعەمان نییە ئەوەی یەکێکە لە گرنگیەکانی ئەم کتێبە. دووهەم گرنگی ئەم کتێبە بۆ ڕاوەکردنی چەمکەکە گەڕێتەوە کە توێژەران یان خوێنەرانی ئێستا بەداخەوە کە زمانی تر غەیرە کوردی جگە لە کوردی کەمتر دەزانن و لە هەموو زمانەکانی ترە ئەم ئینسایکلۆپیدیایانە هەیە لای ئێمە کەمە یان دەگمەنە ڕەنگە بۆ چەند زانستێکە بێ بەڵام یا ڕۆشنبیری گشتی هەبێ. ئەم کتێبە لە بواری زانستە دەرونیەکان ئەواتە لە پەروەردە و لە بوارەکانی تری دەروونزانیدا سەرچاوەیەکی بەکەڵ کە بێ بۆ لێکدانەوە و ڕاوەکردنی ئەو چەمکانی کە ئەکەونە ناو چوارچێوەی ئەم زانستەوە بەگشتی و بۆ خوێندکارانیش لە زانکۆکاندا گومانی تیانە لە کۆلێجەکانی پەروەردەی بنەڕات ئەما بێ بە سەرچاوەیەکی سەرەکی بۆ تێگەشتن لە چەمکەکان و هەروەها بۆ تەواوکردنی توێژینەوەکانیان ئەو چەمکانەی بکوێتە ناو چوارچێوەی زانستە دەرونیەکانەوە ئەگەر لەم فەرهەنگەدا هەبێت دیارە ئەم فەرهەنگە هەموو چەمکەکانی تیانی ئەمە بەرگی یەکەمێتی. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە پێشەنگەیەکی شێوەکاری لەژێر ناونیشانی کولتور و ژیان بۆ شێوەکار سەربەست عەبدوڵڕەحمان کردەوە. لە پێشەنگەکەدا 30 تابلۆی هەمەڕەنگ پیشاندرا.
دیارە من تابلۆم زۆر بوو بەڵام لەبەر نەبوونی ئەو شوێنە ژمارە لە تابلۆکان هێنا وەکو نمونە ئێستا ئێرە 35 تابلۆتیای 23 ئۆرجیناڵە ئەوانیکەیان چاپکراوە لەگەڵ ئەوە ئەلبومێکم هێناوە کە 6 تابلۆ لە خۆیە گرێ بۆی ئەوەی حەزی کرد ئەو ئەلبومانە بەرێ لەگەڵ خۆیان و وێنەی چاپکراوم زۆر هێناوە. بە هیوام توانی بێتم خزمەتێ بە شاری هەڵەبجە بکەم چۆم هەڵەبجە و سلێمانی دوو شاری ئاوێتەن بە یەکتری ئێمە کۆمەڵی لە کەڵە پیاوانی کە لە شاری سلێمانی و ڕۆڵی گرنیان بینیوەکو مامۆستا گۆران و مامۆستا عینعین شەونم و کاردۆخی زۆر کەسیکە بە بنەچە هەڵەبجەیی بوون. لەبەرەوە من بە پێویستم زانی یەکەم پێشانگام لە دەرەوەی شاری سلێمانی لە هەڵەبجا بێت. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا کتێبی دوو وەرز و ژانێک لەلایەن نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەر کرا. ڕێوڕسمەکە لەلایەن بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری لە سیمێلێ ئەنجامدرا. ئەم کتێبە لەلایەن ئەنمار سەلاحەوە نووسراوە لە پاش بڵاوکردنەوەی کتێبەکە سیمینارێک دەربارەی کاریگەری کۆڕۆنا لەسەر چالاکیە ڕۆشنبیریەکان بەڕێوەچوو. ما پێویستی دووبارە بە خواندنە هەیە بۆ هەمی تێگەهان تێگەهێن کو ژیان و ژیارە مەدەهەنە ji ber ku ez bawer dikim gelek têgeha em xele têgehiştin û eger em wê ciratê binexwe bikin bo gencav taybet dê ew jî têgehî durist bikarin çêkî xilalê xwandina me bivan berhema de me dît gelek têgeh nel cihê xwe bîn dibit kêmasî bit dibit şehwa bit dibit şaşêk bit bes dubare ez bêjim dubare xwandinekê bo van têgeha kefîl e ku her têgev kefîte cihê xwe. رومانا دو ورز و جانک رومانکا نیه که نیترین برهمه منه جه 206 لاپارا پیکتیتن اف رومانه 500 دانه جهاتینه چاپ کردن مجاراویل سرکشه که جواکیه که اف جی خیانت هفجینیه اف مجارت تا آزراندن و از به رومانه دا بحثا اوان آزار و اوان درد سریات کم اوید کبنر نال براوی کری کم ناو مراوه تیکلیل گل جناب نیر کردن که چوب سریوان تو هلویست میروی چوب بیتون پشتی زانیتون و هلویست وان هر سیگا چوب بیت پشتی دیار بیت که او جناب حاله و افزاروه یکی و یکی نینو چاوا بیچاره بیتن شانۆگەری تارماییە خوێناویەکانی دوای جەنگ لە شارۆچکەی چۆرقوڵنا نمایشکرا. شانۆگەریەکە لە تەنها یەک ئەکتەر پێک هاتووە کە لە دەرهێنان و نووسین و نواندنی ئیبراهیم محەممەدە. شانۆگەریەکە باس لە وێرانی و تراژیدیای پاش جەنگ دەکات. کاریگەریەکانی لەسەر تاک و کۆمەلگا دەخاتە پرسیارەوە لە ڕووی دەرونی و سایکۆلۆژیەوە. بیرۆکەی تارمایە خوێناویەکانی دوای جەنگ با بڵین لەوە سەری هەڵدا کە ئێمە دەبینین لەو فترەی زەمانی کە من تەمەنێکی کورتم هەیە ژیاوم بەردەوام گوێبیستی خوێن و جەنگ و کوشتن و کوشتارگە و لە ناوبردننی تەنها مرۆڤەکان نییە کە دەمرن. لێرەدا ئێمە لە کارەبنەریەکەی مندا ئاماژەم بۆ داوە کە کللتوریش دەمرێت لە وڵاتەدا باشە. ئێدی وەکو تاکێک من لە کۆمەڵگادا لە شێوەی سێبەر دەکەومە سەر سێبەری کۆمەڵگا و ناو مجتەمع باشە. لە ڕوانگەی خۆمەوە دەبینم هەر تاکێک کە گوێبیستی
کێشەیە کوشتنێک یان مشکلەیەک دەبێتەوە ڕاستەوخۆ کاردانەوەیکی دەرونی دروستەکە. ئیدی ئەو کاردانەوە دەرونیە من ناوم لێناوە تارمایەکان. ئەوەیە تارمایە خوێناویەکانی دوای جەنگ. جا ئیدی ئەو پرۆژەیە نەبەستراوەتەوە تەنها لە کوردستان بگرە لەسەر تاسەری زەوی، یعنی ئەگەر بڕۆ بگەڕێەوە بۆ مێژوو جەنگی جیهانی یەکەم و دووەم و باشە دێوە کوردستان شەڕی داعش و چیمیا بارانکردنی هەڵەبجە و جینۆسایدکردنی وەک پاش ماوەکانی جەنگ ئەو شتانەی کە بەجێ دەمێنن لە جەنگ کارەساتەکانی چین یەکێک لەوانە مرۆڤ تووشی دەرونیەکی ناخۆش دەکا هەم دەڕووی فکریەوە هەرچەندە مێژوویش بێت. بەگشتی کەلوپەلەکان پێڵا و کۆمەڵێک ماتریالی تێدایت گڵە پێڵاوە بەڕێی کوردیە کە باز لە کللتوری کوردی دەکات فیشەکە ڕۆژنامەیە خوێنە. خانمێکی شاری عەفرین بە تابلۆکانی ئەڵمانیەکانی سەرسام کردووە. یاسمین شاشۆ توانیوێتی هەستی خۆی و ئازاری ئافرەتان لە ڕێگەی تابلۆ ڕەنگا و ڕەنگەکانیەوە بگەێنێت. هەرچەندە لە سەرەتای کارکردنی تەنها ڕەنگی ڕەش و سپی بەکارهێناوە، بەڵام وەک خۆی دەڵێت کۆرۆنا کاریگەری کردوێتە سەربیرکردنەوە و هەستی پێویستی بە بەکارهێنانی ڕەنگی زیاتر کردووە. Ez Yasmînim, pişnava min jî Şaşo ye, ez bajarê Efrînê me, navê gundê min Dargirê ye. Ez teqrîben 17 sal li Ewropa me, li Almanya me. Ez gelekî biçûk bûm, ez teqrîben 3 salî bûm diya min digot te her car qelem dibirin, te telwîn dibirin, te li ser xwaniyê me te ti dernemiya bû, te hemû kirbûn elwan. Ez li derê teqrîben ez birastî li derê karê xwe ez belişîm li Ewropa li Almanya. Rojek ji roja ez nekêf xweş bûm. Me bîra welat dikir, me bîra dayîk dikir, me bîra bajarê xwe dikir, welatê xwe dikir. Min tabloya xwe derxistin, min rengê xwe derxistin, min nikwarî reng û resim kira, min nikwarî ew min xwe da nedî. Me carekê sekir ez bi kar dikim bi spî û reş û ez wilo mam. Hetanî زمانێکی زێدەتری 3-4 ساڵە ez wilo mam. Wilo ez pê hesiyam û ez niha kar dikim. Vê welatê tiştik da min. Kesî wekî dî tişt neda min. Nem bes me xwe jin dadî. Ez malbatekê hatim em 4 keçik ne. Jinin. دیا من او جی جنه و از پر کیف خوشم از جنا درسمینم از خوتی دا دبینم جبر من گلک تشتی وان دبیستن ای شکا وان ما دبیستن از جنک ما از دبیسم باش از دبیسم مختلف تشتکی دبیسم از بی کار دکم من طبعا من الرجعة من نكر معارض متشي نكرنا من اوروبا من المانيا تشيكري من سويسرا متشيكري من فرنسا تشيكريه من الباجار تقريبا يعني ازبيجم لالمانيا من بر باجارة زيدتري 10 باجار هنا من معارض تيدا تشيكرنا تشب هفالتي بجروب را وتشم بتاني خوشي تشيكريه روشا كورونا قال لك يزور بولسرمن وقتها دقوت نجمرة كورونا از دو ترسيام دقوت كورونا تشي يعني ازيد مال دا 24 ساعة رونا ما استشناكم
اللي بس من قالك تشتكرن من قالك تابلو كرن من قالك كتاب خواندن بس من خو قالك يبقى الوانا رادي اسبي حسيام كورونا دا من رنج ندر خصنت حياة خدا من نكربون روش خدا من نديبون رنجي كسك رنجي صور رنجي زر نخد هشين دا نديبو رنجي رجي تشو رنجي سبيجي تشو رنجو كانت حياة طبعا فيتها تابليدا از بيجم حظ شانسه قدره نصيبه از مبرنا فليكرنا ما سيكي جاوي در خدمري جنك يجي حياتي ج حسكرني درخينه ج ازاديه درخينه او جي دمري خدك وجي لەم ئەڵلقەی کۆواردا یەکێک لە میوزیک ژەنەکانی زاخۆ بەسەر دەکەینەوە تەمەنی لەگەڵ میوزیک و ئاوازدانان بەسەر بردووە ئەویش نەزیر زاخۆیە لەم بڕگەیەدا باس لە سەربوردەی ڕێگەی هونەری خۆی دەکات و یادگاریەکانی لەگەڵ ئەردەوان زاخۆی و محەممەد ساڵح و عەبدولحەکیم دەگێڕێتەوە. دەست پێ کۆمایەوە دەست بۆنەری کردی شێستاش تێمەێ دەست پێکردی و من بەرهەمژێ چێکردیم بۆ محەممەد ساڵح ڕەسام نوکە ئەستەمبولیە من هینگی دەست پێکردە و بەردەوام بین پشتینگە بێجا ئەم نەشین ناوێت هەمیەوە بێژین گەلێک ئەمری خۆدێکی نەگەلێک چون خارج یعنی من خدمەتت کرد لە vê mala xwe yani min xorfek hebî li vê malê xas bû tişta min hiwat hebî hiwatan bî jî çi çêbî xayibî çêkir xayib Ebdulhadî li Bexdadî asfê bisqê bî radyoya Kurdî li Bexda hatin zaxu ew Semîr hatin em pêk vetişne xwarê sed cara vê malê me secil kirîn heta min gel Semîrî ezfê kirî yani min gel wî ezf kirî ez bi tembîriya xwedê me kasêt minê tên tel de min jî هنرمند چند بکردی حرفت الا اساسك هبي او اساسا کوم بو اردوانی دینای هم من عزب بو کریه هم من آواز بو چکینه و هم من پرووا و دسپیک و فنوان حمیم المالا خو ویری بو کریه اوا خدمتم بو اردوانی کری مالا خو زمان رژیم بعثیادا من اف خدمتی کری همیجی تهدید و ترس و نخوشی میبراندی حتی مردان گهاندم مرحله که قماكي قاشتم تحسين طاي وبشاري وغير عدل وغير عدل زاخو شنگي شيريني ما دور زاخو باردين كاو يومنا چون برامازن چه بخير وبيرا وقالك اشتريش ما حمي بوچكين آواز منن وعزف جامنا وكاسيت ايكيو ده مخاصي واتي قوتنين مال خاص مناوي منا او من راكري كاسيت حفتي وحفتي هاشتي وحفتي نيجي بيدنا كاسيت عزف وآواز منن از چجا دیر نکردمش آلتی موسیقی از چجا نشم دیر بکردم چون وقتی بیشتر توی پوینامه داد از پیکی آلتی موسیقی محجی کیه کره من مدیر زاویه لیتن ویدیش دیدم رای من کره خو علمانده عزفی چاو عزف بکد چاو تنبیه را که چاو دست خدای سر پرده چاو ریشه خو بگیرد استران پیچو معلومات نوکه علمی زیرک بی زیکا گت علمی نوکش مبراندیه
نو باغ و باغچه بلیوت آوا ما حدیثا بیروارید ما بینم توش نخواره بلیوت آوا رمضان لیوت خابیری آشی جمی بیروارید ما همی گل استران بجد ما اردوانی محمد صالحی بیاری عبدالحکیمی گل استران بجد ما وقتی همی بیروارید ما وان عدد ما زاخو ما چه عددی هم چونه ما استرانه که چی کری چه آواز و پی ما کی دکین من با عزف کری و ما سجر چی کری واڵدۆی فەیلسوفی بەناوبانگی ئەمریکی دەڵێت لە هونەردا دەست ناتوانێت هیچ بەرهەمێکی جوان دروست بکات ئەگەر دڵ هەستی پێ نەکرد بێت. ئەڵقەی ئەم جارەی کەوارمان پێشکەشکردن بمێنن با خێر و خۆشی.